حەزم کردو فێرگەیەک لە کشتتوکاڵەکەی خۆمان لە ئەرزەکەی خۆما بکەمەوە بۆ ئەوەی هەم دەرزی عملی تیا بڵێم و هەم نەزەری تیا بڵێم بۆیە ئێرەم هەڵبژار کە ئەزمموی چەند ساڵم لەم کێڵگەیە و هەر لە نزیکیشۆ تەلەبە بێ باغدار بێ هەرچی بێ نزیک بێ لە خۆمە بیبم بە عملی کارەکانمی پێ بڵێم و لە مەدرسەکەشما بە نەزەری بۆی باس بکەم ئەبێ خۆم چکە ئەو شتانەی کە خۆم کردومە خۆم لە معناکەی تێگەم و بێ خۆشم شەرحیکە من خۆم ئەوە تقریبا بۆ ماوەی 10 ساڵە بێەوەی ئیفتاحیش بکەمەوە هەموو ڕۆژێک و شەوێکم خستۆتە سەریەک بۆی خزمەتی وڵاتەکەم بکەم و دایمی ئینشاڵڵا دەرگاشم کراوە بێ بۆ ئەوەی کە بتوانم یا توانی بێتم خزمەتێکی وڵاتی پێ بکەم تقریبا 48 جۆر بەسکولەکەی تایە دەوری 11 جۆر ترێم هەیە کۆمەڵێک بەهێ و هەرمێ و شتی ترم هەیە زەردەچەوەم هەیە هەروە بێتۆ هێلم هەیە لە هەمووی گرنگتر ئەو پەتاتەیە کە ماوەی چەند ڕۆژێک لەمە و پێش کە لە تایلەند بووم و هێنام بۆ تۆ کوردستان و لەخوای گەورە بەجیاوی باشترین شێوە جوابی داوەتەوە و دارچینیم هێناوە لێ و کۆمەڵێ بەرومی باشم هێناوە ئینشەڵڵا بۆ ساڵی داهات و بەشکم وای لێ بکەین کە بەم وڵاتە بخۆ